بەڕاستی ئەم یاریە بڵێن باشترین یاریمان بوو کە لە دەوری ئەنجامماندا هیوادارین یاری ئاستمان زۆر باش بوو بەڵامی تر خۆی گەورە موفقی نەکردین هیوادارم لە یاریەکانی داهاتووە سیاریمان ماوە دوێری لە یاریگای خۆمانە بتوانین خەڵکۆ بکەینەوە ئینشەڵڵا. یاریزانەکانی ئێمە ئەمڕۆ زۆر باش بوون بەڵام هەندی ئەختا هەیە ئێمە ئەوە ناکەینە عزر بێژین وڵات دۆڕانن ئێمە سەبەبەکەی حەکەم بوو بەڵام خەتەیەکی بەسیت دوم گۆڵ مەجرا یاریەکە هەمووی تەغییر کرد بەڵام زۆر سپاس ئیدارەی یانەی چەمچەماڵەکەین بۆ میوانداریان زۆر سپاسی جمهورەکەیانەکەین بەڕاستی نمونەی جمهورن و پیرۆزبایی لە ناخی دڵمەوەکەم بۆ نادی چەمەچەماڵ حەزەکەم شەڵا سەرکەوتوو بوون بۆ پلەی نایب چونکە ئێستا لەوەنە. سپاس بۆ خۆی گەورە لە بەرژەوەندیمان کۆتایی هات بە ئەنجامی 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵ لەگەڵ یانەی خانەقینی خۆشەویست. سەرکەوتمان سەرکەوتنی هاندەرانە بە حەقەت سپاسیانەکەم دەستخۆشیان لەکەم گروتینێکی زیاتریانیاوە بە یاریگاکانی کوردستان بە تایبەت لە یاریگای خۆمان پاڵپشتێکی باشی یاریزانان و ستافەکەش ئەکەن بە حەقەت بۆ هیوایم بتوانین لە یاریەکانی داهاتووشە بە ئاست و بە ئەنجامی کوا بەدەست بێنی شایستەی شاری چەمچەماڵ یانەی چەمچەماڵ بێ و یانەی چەمچەماڵ ساڵێکە لە ڕیزی پلەنایبەکانی کوردستان ببینینەوە چونکە شایستن بە حەقەت بۆ هاندەران بۆ یاریزانانیان بۆ ستافیانەکە شایستەی ئەو ئەنجامە باشانە. Yeah.